ئەو کەسانە شوێنی تایبەتیان لە لای خوای گەورە هەیە، زۆر نزیکن لە لای خوای پەروەردگار، بەڵکو لە عەرشی خوای پەروەردگارەوە زۆر نزیکن. الله ئەکبەر، ئەو پاداشتە گەورەیە، ئەو بەهەشتا، ئەو نزیکیە لە خوای پەروەردگار. بەهۆی چووە؟ بەهۆی خۆشەویستی لە پێناوی خوای پەروەردگاردا. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی صحیحدا دەفەرمێت: ئین لله جولەساء یوم القیامە، لە ڕۆژی قیامەتێدا هەندێک کەس هەن لە لای عەرشی خوای پەروەردگارەوەن، دانیشتون لە نزیکی عەرشی پەروەردگار. پێغەمبەر فەرمووی: منابیر من نور، یاخود على منابیر من نور، ئەو کەسانە لەسەر مینبەر و شوێنی بەرزی ڕووناکین. لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە کە ئەو کەسانە لەسەر مینبەری مروارین، مینبەرێک کە لە مرواری و ڕووناکی دروست کراوە لە لای عەرشی خوای پەروەردگار و لە نزیکی خوای پەروەردگارەوە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ: وجوههم من نور، ئەو کەسانە دەم و چاویان ڕووناکی لێ دەدرەوشێتەوە و دەم و چاویان ڕووناکە، دەم و چاویان درەوشاوەیە. ئەو جۆرە کەسانە ئینسان گومانی بۆ ئەوە دەچێت ئەوانە پێغەمبەران بن یاخود شەهیدەکان بن، بەڵام پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم: ئەو جۆرە کەسانە لەیسوا بئەنبیا، ئاگادار بن ئەوانە پێغەمبەران نین، وەلا شوهەدا، شەهیدەکانیش نین، ئاگاتان لێ بێت. ئەنجا وەلا صدیقین، ئەو کەسانە ڕاستگۆیان و ڕاستانیش نین. بەدەر لەوانە کێیە؟ ئەنجا گوتیان: قيل يا رسول الله صلى الله عليه وسلم من هم؟ هذه أي پیغمبری خوای ئەوانە کێن؟ ئەو شوێنە بەرزە و ئەو مرتبە بەرزەیان هەیە، مینبەرێک لە مرواری و لە نور و ڕووناکی و دەم و چاویان درەوشاوە و ڕووناکە کێن؟ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی: هم المتحابون بجلال الله تبارك وتعالى، ئەو جۆرە کەسانە کە ئەو پاداشتە گەورە، ئەو بەهەشتە گەورە و ئەو شوێنە خۆشەیان بۆ هەیە، کەسانێکن کە لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگار یەکدیکەیان خۆش دەوێت. ئەوە شوێنیانە، ئەوە پاداشتیانە، ئەو کەسانە شوێنیان ئاوا بەرز و خۆشە کە لەبەر ڕەزامەندی خودای پەروەردگاردا یەکدیکەیان خۆش دەوێت.